لەکۆی 5 ئەندامی دادگای تەمیز سیانیان بڕیاری سزادانی چالاکوانانی بادینانیان پەسەند کردووە. پارتە کوردیەکانی باکووری کوردستان دژی ئۆپراسیۆنەکانی تورکیان لە باشوور و ڕۆژئاوای کوردستان. سڵاوتان لێبێت، من پەرچەم قەرەداخی هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. لە دوای بڵاوبوونەوەی دەنگۆی پەسەندکردنی سزاکەیان لە دادگای تەمیز پارێزەری سزادراوانی بادینان ڕایگەیاند. بۆ چوونی دادوەرەکان هێشتا نەبۆتە بڕیاری کۆتایی. دوای بڵاوبوونەوەی هەواڵی پەسەندکردنی سزای بەندکراوانی بادینان لەلایەن 3 ئەندامی دادگای تەمیزەوە، پارێزەری دۆسیەکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بۆ ئەوە کرد سیان لە 5 ئەندامەکەی دادگای تەمیز بڕیارەکەی دادگایان وەک خۆی پەسەند کردووە، بەڵام هێشتا واژۆیان نەکردو و بە فەرمی چاپ نەکراوە بۆ بڵاوکردنەوە. ئاماژەی بۆ ئەوەش کرد هێشتا دەکرێت لە دەستەی گشتی ڕاستکردنەوە بۆ بڕیارەکە بکرێت و گۆڕانکاری ڕووبدات. لە ماوەی ڕابردوودا 5 لەو ڕۆژنامەنووس و چالاکوانانەی بادینان کە دەستگیر کرابوون بە 6 ساڵ زیندانیکردن سزا دران و بڕیارەکەی دادگای هەولێریش ڕەوانەی دادگای پێداچوونەوە کرابوو. سەرۆکی هەرێم سەردانی سلێمانی کرد و لەگەڵ بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکان کۆبووەوە. ئەمڕۆ نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بە سەردانێ گەیشتە سلێمانی و لەگەڵ بەرپرسانی بزوتنەوەی گۆڕان لە گردی زەرگەتا کۆبووەوە. دواتریش سەردانی گردی دەباشانی کرد و لەگەڵ هاوسەرۆکانی یەکێتی کۆبووەوە. هەر لە سەردانەکەیدا سەرۆکی هەرێم سەردانی محەممەدی حاجی مەحموود سکرتێری حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستانی کرد و لە بارگای سەرەکی ئەو حزبە لە سلێمانی کۆبووەوە. با پێی زانیاریەکانیش تەوەری سەرەکی سەردانەکەی سەرۆکی هەرێم پەیوەستە بە گفتوگۆکردن لەبارەی ڕەژنووسی دەستوری هەرێمی کوردستانەوە. سەردانەکەی سەرۆکی هەرێم لە کاتێکدایە لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆکۆماری عێراق بەرهەم ساڵح سەردانی هەولێر و سلێمانی کرد و لەگەڵ زۆربەی هێز و لایەنە سیاسیەکان کۆبووەوە. هاوپەیمانێتەکەی گۆڕان و یەکێتی مۆڵەتی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی وەرگرت. دەرباز محەممەد ئەندامی خانی ڕاپەڕاندنی بزوتنەوەی گۆڕان ئاشکرای کرد. مۆڵەتی بەشداریکردنی هاوپەیمانی کوردستانی لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق وەرگیرە. ئاماژەی بۆ ئەوەش کردووە بە وەرگرتنی ئەو مۆڵەتە لە ڕووی یاساییەوە گۆڕان و یەکێتی بە هاوپەیمانێتیەک بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەکەن. لە لایەکی دیکەشەوە بە پێی زانیاریەکانی سەرچاوێکی تایبەت لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی شارپرێ زانیوێتی کە بەشێکی زۆر لە ئەندامانی سەرکردایەتی ئاگاداری ڕێکەوتنەکە نەبوون و پێی رازینین و ڕێخنەی توندیان هەیە لە سەر ناوڕۆکی ڕێکەوتنەکە. یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بۆ بەشداریکردنیان لە هەڵبژاردننی داهاتووی عێراق پێکەوە هاوپەیمانێتێکیان پێکێناوە بە ناوی هاوپەیمانێتی کوردستانی. پارتە کوردیەکانی باکووری کوردستان دژی ئۆپراسیۆنەکانی تورکیا لە باشوور و ڕۆژئاوای کوردستان ڕاگەنراوێکیان بڵاو کردەوە. لە ڕاگەنراوێکی هاوبەشدا هەریەکە لە پارتی ئازادی کوردستان، پاک پارتی دیموکراتی کوردستان، باکوور، پێل کورد، پارتی سۆسیالیستی کوردستان، پەسەکە و حرەکەتی دیموکراتی کوردستان تەڤگەر ڕایانگەیاند. دەوڵەتی تورکیا چەند ساڵێکە لە 3 پارچەی کوردستاندا شەڕی داگیرکاری بەڕێوە دەبا و ئەو شەڕە ناڕەوایە. هەر لە ڕاگەنراوەکەدا ئەو پارتانە ئۆپراسیۆنەکانی تورکیا بە هەوڵدان بۆ لەباربردنی دەستکەوتەکانی کورد وەسف دەکەن و وتوشیانە ئامانجلەی ڕێگریکردنە لە تێکۆشانی گەلی کورد بۆ سربەخۆیی. سوپای تورکیا بێجگە لە ئۆپراسیۆنانەی کە بۆ سەر ڕۆژئاوای کوردستان ئەنجامی داون، چەندین ئۆپراسیۆنیشی لە سنووری باشووری کوردستان لە دژی پاکەکە ئەنجام داون.